کۆی گشتی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەکەیان کردووە لە 4 ڕۆژی جەژنی قورباندا لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە پێک هاتووە لە 509 نەخۆش کە ئەم نەخۆشانە هەمویان سەرجەمیان چارەسەری پێویستیان بۆ کراوە و بە خۆشحاڵیشەوە تەنها لەو ژمارە تەنها 3 نەخۆش ڕەوانەی سلێمانی کراوە لە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی هەڵەبجەدا لە هەر 4 ڕۆژی جەژنە نزیکی ئەو نەخۆشانەی سەردانی بەشی پێشوازی مناڵانیان کردووە ڕێژەی نەخۆشەکان 144 نەخۆش بووە ڕێژەی داخڵبوون لە نەخۆشخانەکاندا تەنها 46 نەخۆش بووە جۆری نەشتەرگەری مناڵبوون تەنها 2 نەشتەرگەری کراوە بەڵام ڕێژەی لەدایکبوون 16 مناڵمان لەدایک بووە ئەگەر بینە سەر باسی نەخۆشخانەی وەفات تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا ژمارەی داخڵبوون 23 کەس بووە لە 4 ڕۆژی جەژندا ژمارەی مردن بریتی بووە لە 5 حاڵەتی مردن کە مردنەکان لەسەر و تەمەنی 6 ساڵەوە بوون بە گشتی ژمارەی ئەو نەخۆشانی کە ئێستا لە چاودێری چڕدان بریتێ لە 5 نەخۆش